بەڕێبەتی گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕوونی لە نووسراوێکدا داوای لە دەستگا ڕاگەاندنەکان بینراوە بیسترا و خوێندراو کردووە کە نابێت چی دیکە ڤیددیۆی ناخێژێن وێنەی ئەو کەسانە بڵاو بکەنەوە چاپێکوتیان لەگەڵ بکەن کە نەخۆشی درێژخایانیان هەیە لە تاوی شارەکانی هەرێمی کوردستان لە نەخۆشخانەکانی وەکو نەخۆشخانەی نانەکەلیە نەخۆشخانەی هیوایە لە سلێمانی ئەو نەخۆشخانانەی کە نەخۆشی درێژخانی تێدا خوێندراون بۆ ئەوی بزانین ئەم داوای وەزارەتی ڕۆشنبیری لە چیەوە هاتووە. شێروان عەبدوڵڵا بە ڕێبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە لەگەڵ زانیاریمان پێدات. ماوەستا شێروان سوپاس بۆ دەرفەتە ببوورە تۆزێکیش ڕاماگرتن. پێمان بڵێ ئەم داوای ئێوە وەکو وەزارەت لە چیەوە هاتووە، داوای چی لە دەستگاکانی ڕاگەیاندن کە پابند بن بۆ بڕیارێکی ئێوە داتوانە؟ زۆر سپاس بە خێراتتان دەکەم. ئەسلام هەیە لە بۆ هەموو بینەران لە بۆ ئامەرەکار و پێشکەشکاری و بەرنمەیە. دیارەمە لە چەند ڕۆژی ڕابردوو نووسراوێکمان ئاراستەی میدیا بیسترا و بینراوەکان کرد بۆی پابندی تەوسیاتێک بن کە ئاماژەمان پێ وەک نووسراوەکە ئاماژەمان پێکرد بوو کە پێویستە کاتێک راپۆرتێک لەسەر نەخۆشێک یان چیرۆکی نەخۆشێک کە تووشی شێرپەنجە بووە یان لە کاتێک کە سەردانی نەخۆشخانەکانی نانەکەلی و نەخۆشخانەی هیوا دەکەن مەفروزە ئەو بابەتانە وەربگرن کە بەڕوونی چارەسەریان وەرگرتیە و چۆنەتەوە ناوژیانی ئاسایی خۆیان یان ئەو حاڵەتانە بخەنە ڕوو کە لایانی ئیجابین بۆ نەخۆشی و بۆ نەخۆشەکە نەک لایەنە سیلبەکان، چکە بە تاکید ڕەنگە لە کۆمەڵک نەخۆشیێک لە نەخۆشەکان حاڵەتەکەی زۆر دەرجەکەی تێپەڕیبی و لە دەسەڵاتی نەخۆشخانەکان و ئەو داو دەرمانانە نەبی کە لە هەرێمی کوردستانەیە. بۆیە ئەوە ینی دەبێتە هۆی بێ هیوایی بۆ ئەو نەخۆشانەی کە هەن یان ئەوانەی خوا نەخواستە لە داهاتوو توش دەبن و ینی بریندارکردنی دەرونی کەس و کارەکانیان لۆیە ئێمە پێشتریش ینی هەم بە سکاڵا هەم بە پێشنیار ئەو بابەتە باز دەکرا، بەڵام بە دیاریکراوی ئەو جارەیان کاک فەرهان حەمەخان پێشنیارێکیدا بە وەزارەتی ڕۆشنبیری پێمان باش بوو ئێمە بیکەینە تەوسیە و بیدەین بە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن بەوەی پابندی ئەو خاڵە بن. ئەمە تەنیا داواکاریە یان دەتوان لە داهاتووشدا ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو دەستگا و میدیانە بگرن بەرکە پێچوانی ئەو بڕی ئەو داواکاری ئێوە جوڵایەوە؟ بە تاکید داواکاریە ئەمە خۆت دەزانی ینی سەرەڕای ئەوەی کە ینی لە بەهۆی یاسای کاری ڕاگەاندن و ڕێنمایەکانی کاری ڕاگەاندن ئێمە لێ پێچینەوەمان هەیە، بەڵام خۆتان دەزانین ینی بواری ڕاگەاندن و کاری ڕاگەاندکاری ئێستا ئەوەندە بەرفراوان بووە یاساش ناتوانانی هەموو ئەو بابرێن لایەنانە لە بەرچاو بگرێتن کە وەکو کەم و کوڕی هێن. بۆیە شتێک هەیە کە پێی دەرێن ئیتیک و موراڵی کاری ڕۆژنامەگەری، بۆیە هەموو ڕاگەیاندکارێک پێویستە ئەو بابەتە لە بەرچاو بگرێت، چکە ئەمە شتێکی مورالیە بۆ هەموو ئینسانێک. بە تاکید ئێمە لە حاڵەتێک ئەگەر کەناڵێک بە مەبەست ئەو کارە بکە یان چەند جارێک دووبارەی کردەوە دەتوانین لە ڕێگای ئەو تعلیماتانێک کە لای خۆمان کاری پێ دەکەین لێ پێچینەوەی لەگەر بکەین. بەڵام وەکو باسم کرد ئەو کارە کارێکی ئینسانیە، تەوسیاتەکە تەوسیاتێکی ئینسانیە بۆ کەسێک نییە بۆ کەسێکی تر نەبێت، چکە ئەوەی کە مقابلە دەکات ڕەنگە ڕۆژانی دواتر یان هەر خۆی ڕەنگە لەو کاتە نەخۆشی شێرپەنجەبی یان ڕەنگە خۆی و کەسوکاری لەداهات و خوا نەخواستە تووشی شێرپەنجە بن. لەبەرەوە ئەوەندەی کارێکی ئینسانی ئەخلاقیە، ئەوەندە پەیوەندی بە ئەوە نییە کە وەزارەتی ڕۆشنبیری چاودێربی بەسەریەوە لێپێچینەوە بکە و هیوادارین نەگەینە حاڵەتی لێپێچینەوە، بەڵام بە تاکید ئەگەر لایەنێک بەمبەست یان دەستگایەک بەمبەست دەو کارە بکە لێپێچینەوە دەکرێت. سپاس بۆ زانیاریەکان شێروان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان سەنا کۆسەر یانی وەکو میوانەکەم ئاماژەی پێوەدا داواکاریە ئەو نووسراوە داوای لە سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن و بینرا و بیستراوەکانی هەرێمی کوردستان کردووە کە ڤیددیۆ وێنەی ناخەژێن بڵاو نەکەنەوە بۆ ئەوەی کە دەرونی هاوڵاتیان و نەخۆشان کە سوکاری نەخۆشانیش تێک نەچێت.